خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 29 لە لاپەڕە 29ش گەیشتینە سەری سەرەوەی لاپەڕەکە. لاپەڕەکی نوێیە ئێستا دەخینمەوە. ئەحمەد سەیری کرد کەوا هەندێ شەربەت لە هەندێ شوشە دەگاتە 2.6 لیتر 2.6 بەڵام لە هەندێکی تر دەگاتە 2-3 لیتر. ئەحمەد دەیەوێ ئەو شوشەیە بکڕێ کە زۆرترین هێندە بگرێ لە شەربەت، زیاتر شەربەتی تێدابی. دەتوانی هێڵی ژمارەکان بەکاربێنی بۆ بەراوردکردنی ئەو دوو ژمارەیە، ژمارە 2.3 و 2.6. واتە ئەگەر هێڵی ژمارەیت هەبوو دوو ژمارەکان لەسەر هێڵەکە دانرابوون، وەکو ئێستا 2.3 لێرە دانرایە 2.6 لێرە دانرایە لەسەر هێڵەکە. ئەگەر بتەوێ بزانی کامە گەورەیە بە دڵنیاییەوە دەزانی کە ئەو ژمارەی دەکەویتە لای ڕاست گەورەترە لەو ژمارەی دەکەویتە لای چەپ، چونکە وەکو دەبینی ئەو تیرە کرایە هەرچەند بچێ لای ڕاست ژمارەکان گەورەتر دەبن، ئەو تیرەش هەرچەند بچێ چەپ گچکەتر دەبنەوە. ئێستا دەزانین کە 2 لێرە لە کاتی نووسینی ژمارەکە لە جیاتی فاریزە خاڵدانرایە، چونکە لە زۆر وڵاتانی ڕۆژئاوا لە جیاتی فاریزە خاڵک دادەنێن، هەروەها لە بژمێریش هەر ئەوها هەتا لێت تێک نەچی. ئەو خاڵە واتە فاریزە. ئێستا زانیمان دەتوانین هێڵی ژمارەکان بەکاربێنین بۆ دیتنەوەی بەراوردکردنی دوو ژمارە، چونکە 2.6 لە لای ڕاستی 2.3 واتە 2.6 گەورەترە. لێرانە ڕوونکردنەوەکان ڕوونکرایتەوە 2.6 دەکەویتە لای ڕاستی و گەورەترە و دەتوانیش ئەوها بنووسی 2.6 گەورەترە لە 2.3 کەواتە ئەو شوشەی 2.6 لیتری تێدایە گەورەترە. ئێستا دەینە لای کام ژمارە لەسەر هێڵی ژمارەکان خاڵی ن دەنوێنێ ڕوون بکەوە چۆن دەزانی گەورەترە لە 2.3 یان بچووکترە. تەماشای هێڵەکەی دەکەینەوە دیسان پیتەک لێرە هەیە، پیتی ن. ئایا ئێرە چ ژمارەک دەبی لێرە دابدرێ لە جیاتی پیتەکە؟ ئەگەر تەماشای ئێرەکەین 2.6، تەماشای ئەو لایەشکەین 2.8، کەواتە لێرە دەبی چ هەبی 2.7 بێگومان، چونکە لە مابەینی 2.6 و 2.8 2.7 دەبی هەبی. واتە ژمارەکە چەندە؟ دەتوانین بنووسین 2.7 لێرە دەبی فاریزە 7. کو دەزانین گەورەترە یان بچووکترە لە 2.3؟
چونکە 2 دەکەویتە لای ڕاستی 2 دەزانین کە 2 گەورەترە لە 2 واتە 2 گەورەترە لە 2 ئەم لێرە تۆزە ڕوونکردنەوەی زیاترم لێرە دروست کردیە. تەمەشاکەین ئەو هێڵە کەسکە تیرەکە دەچیتە لای دەستی ڕاست واتە هەتا دەچیتە دەستی ڕاست ژمارەکە گەورەتر دەبی، ئەو تیرەش دەچیتە دەستی چەپ هەتا ژمارەکان لە لای دەستی چەپ بن گچکەترن. ئەوجە دوایێ دوو ژمارە 2 1 2 2 2 3 2 4 2 5 2 6 2 8 ئەمن لەبەر چ لەسەرەوە و لە خوارەوە منووسێ چونکە جێم نەبوو ئەوەی ڕاستی بی، بەڵام 2 1 واتە ئەو خاڵە مۆرە، 2 2 واتە ئەو خاڵە شینە، 2 3 ئەو خاڵە سۆرە و ئەوها. ئەوجا بەراوردەکە لە مابەینی 2 چ بوو؟ 2 6 و 2 3 بوو. 2 6 دەکەویتە ئەو خاڵە شینە دەکەویتە لای ڕاستی ئەو خاڵە سۆرە کەوا بوو 2 شین 2 بورن 2 6 گەورەترە لە 2 و 3. سێدەیەک بێگومان دەبی برێین، بەس من وابزانم لەبەرەوەی هەموو جار نەرێم دەیەک دەڵێم 2 6. کە بشزانین پیتی ن دەکاتە چەند، گوتمان دەکەویتە مابەینی 2 6 دەیەک و 2 8 دەیەک کەوابی پیتی ن دەکاتە 2 7 دەیەک دەکەویتە لای ڕاستی 2 3 لەبەر هەندێ ئەو خاڵەی کە پیتی ن خاڵەکە دەنوێنێ ئەو ژمارەی لە جیاتی پیتی ن دادەنێن گەورەترە لە 2 3 دەیەک. ژمارەکە 2 7 دەیەک گەورەترە لە 2 3 دەیەک. ڕەنگە هەندێک کەس کێشەی هەبی خوێندکاری ژیر لە نووسینی گەورەترە لە یان بچووکترە لە زۆر وڵاتان بە کوردی ئێستا لەو کتابەی نووسرایە ئەگەر ئاوات نووسی واتە بچووکترە لە، ئەگەر ئاوات نووسی واتە گەورەترە لە زۆر وڵاتان ئەو شێوەیە نییە. هیچ لەوانە هەردووچیان دەتوانین بڵێن گەورەترە لەو بچووکترە لەبەر ئەوەی لێرە چ پەیڕەو دەکەن، ئەوەی پەیڕەو دەکەن کە ئەو هێمایە بۆ وێنە 2 سەری هەیە، ئەو سەرەی کە تیژترە لە ئەو سەرەشی کرایتەوە هەمیشە لایە کراوەکەی بەرامبەری ژمارە گەورەکەیە. واتە ئەگەر ژمارە 5 هەبوو لێرە ناچاری ژمارەی کەمتر لە 5 بنووسی بۆ وێنە 1. خینەوەکە کووە لێرە لە وڵاتانە 1 بچووکترە لە 5 دەتوانی لە لای دەستی چەپیش بخینەوە 5 گەورەترە لە 1. لەبەر هەندێ باشترین ڕێەوەیە ئەمەش ئەو ڕێگای پەیرەوکەین ئەو لایە کراوەی هەمیشە بەرامبەری ژمارە گەورەکە دانێین، لایەکەی تیژەکەش بەرامبەری ژمارە بچووکەکە. ئەوە زۆر ئاسانەوەتە ئەگەر 2 ژمارەت هەبوو بۆ وێنە ئەگەروانە بستڕمەوە بۆ وێنە ئەگەرە من نووسیم 18 لەگەڵ 21 چونکە 21 گەورەیە کە هێمایەکەی دەنووسم لایە کراوەکەی بەرامبەری 21 بی. خینەوە کە دەتوانم بڵێم 18 بچووکترە لە 21 دەتوانم بڵێم 21 گەورەترە لە 18 لە هەمان کات. بەڵام بە کوردی لە کتابەکەی دەیانەوێ تەنیا یەک شتی فێربین، ئەویش ئەو هێمایە بچووکترە لە بە کوردی هەمیشە لە لای ڕاست دەخینەوە بۆ لای چەپ، بەڵام ئەوە ڕەنگە زۆر ئیشەکی باش نەبی، بە هەردوو لای بخینینەوە باشە. بگەڕێمەوە لای پرسیارەکان.
ئێستا گەیشتینە دەتوانی لێرە نووسرایە دەتوانی بەهای خانەیش بەکاربینی بۆ بەراوردکردنی دوو ژمارەی دەی. دوو ژمارەی دەیمان هەیە 7.28 بەش لە 100 لەگەڵ 7.2 کو بەراوردیان دەکەین لە دەستی چەپ دەست پێ دەکەین ئەو هەفتەی بەراورد دەکەین لەگەڵ ئەو هەفتەی وەکو یەکن نازانین کام ژمارە گەورەیە فاریزەکە هەر وەکو فاریزەی نازانین کام ژمارە گەورەیە دوایە دەینە لای ئەو دووەی بەراورد دەکەین لەگەڵ ئەو دوێن هێشتا نازانین کامە گەورەیە بەڵام چونکە ئەو ژمارەیە ئیدی چی دیکە ڕەنووس نەما تەنیا سفر مایە ئەگەر دانەین لێرە چونکە ڕەنووسە چیتکە هەیە کەواتە ئەو ژمارە گەورەترە یەکسەر دەبی بزانین بەڵام لە کتێبەکەی نووسرایە سفرەک دانێ و سفرەکە بەراوردکە ئەوەی ڕاستی بی پێویست نییە سفر دانین و بەراوردکەین کە ژمارە کە ڕەنووس نەبوواتە سفر هەیە چونکە هەمیشە دەتوانین سفر زیادکەین لە دوای فاریزە و لە دوای دواهەمین ڕەنووس چونکە ئەو دواهەمین ڕەنووسە دەتوانین بە کەیفی خۆمان سفر دانین بێ ئەوەی هیچ لە بەهایەکە بگۆڕدرێ هەروەها لێرە بە کەیفی خۆمان دەتوانین سفر دانین هیچ بەهایەکە ناگۆڕێ بەڵام ئەگەر سفری لێرە دانەی یان لێرە دانەی ئەوە زۆر 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 هەڵەیە ئێستا بەو شێوەیە توانیمان بزانین کە ئەو ژمارەیە گەورەترە لەو ژمارەیە بە دوو جۆر دەتوانین بنووسین ئاوا گەورەکە گوتمان ئەو هێمایە لای کراوەکەی بەرامبەری ژمارە گەورەکەیە هەمیشە لای کراوەکەی لێرەش تەماشاکەن لایەکەی کرایتەوە بەرامبەری ژمارە گەورەکەیە ئێستا دەرێ کام ژمارە گەورەترە 7.2 یان 7.2 لە کاتی بەراوردکردن خوێندکاری ژیر دیسان 7 و هەفتەکەی بەراورد دەکەین وەک یەکە فاریزە و فاریزەش وەک یەکە ئەوجا ئەو سفرە و ئەو دووەی بەراورد دەکەین بێگومان دووەکە گەورەترە واتە یەکسەر ئەو ژمارەیە گەورەترە واتە دەنووسین 7.2 گەورەترە لە 7.2 دەتوانی بەهای خانەیی بەکاربینی بۆ ڕیزکردنی دوو ژمارەی دەی یان زیاتر مەرجنی هەردوو دوو ژمارە بێ هەندێک جا دوو-سێ ژمارە هەیە داوات لێ دەکرێ ژمارەکان ڕیزکەی هەندێک جار لە گچکە لۆ گەورە هەندێک جار لە گەورە لۆ گچکە ئێستا لێرە 4 شوشە شەربەتمان هەیە شەربەتی تو فراوانیەکانیان واتە چەند شەربەتی دەگرن یەکەچیان 132.95 بەش لە 100 سانتیلیتر یەکەچیان 132.50 بەش لە 100 سانتیلیتر یەکەچیان 130.95 یەکەچیان 135.25 ئێستا دەبی بەراوردیانکەی ڕیزیانکەی لە بچووک لۆ گەورە واتە بچووکەکە لە دەستی ڕاست چونکە بە کوردی لە ڕاستەوە دەنووسین گەورەکەش لە هەرە دەستی چەپ
ئەوانی دیکەش لە ناوەندیان دادەنێ یان گچکەکە لە سەرێ گەورەکەش لە خوارێ ئەو نەوعە ڕیزکردنەش هەر دەبی. ئەمن لێرە دەچم بە ڕێگای خۆم ڕیزیان دەکەم. خوێندکاری ژیر یەکەم ژمارە 132 بوو، دووەم ژمارە 132 50 ئەوی دیکە 135. بەڕای من ئاسانترین ڕێ ژمارەکانت بە گەورەی بنووسی، ئەگەر کرا بە ڕەنگاوڕەنگ دوایێ لە ژێر یەک دایان بنێی ئاوا. ئێستا ئەمن ئەگەر ژمارەکانم ئەوها بەراورد کەم، ژمارەکان تەماشاکە خوێندکاری ژیر لە لای چەپەوە تەماشاکە سێزدەکە هەموویان بە سێزدە دەست پێ دەکەن هەر چاریان، کەواتە سێزدەکە یەکسانە ناتوانین لەوێ هیچ برین دەیانهینمە خوارێ. ئێستا تەمەشا دەکەین ڕەنووسی یەکان بەراورد دەکەم چونکە ڕەنووسی سەدان هەمویان یەکن هیچ گۆڕانکاری نییە. ڕەنووسەکەی دەیانیش هەمویان سێنە. ڕەنووسی یەکان ئەوە دووە، ژمارەی سەرەوە دووە، ژمارە خوارێش دووە، لێرەش ناتوانین ئەو دوانە هیچ جارێ هیچ بکەین، بەڵام ئەوانی دیکە ئەوە سفرە ئەوەش پێنجە، کەواتە ئەو سفرە لە هەمویان بچووکترە لە سەرەی دادەنێ دەی بەمە سەرەوە ئەو کەسکە لە هەمویان بچووکتر لە سەرەیە. ئەو شینەش لە هەمویان گەورەتر بوو با لە خوارێبی، ئەوجە ئەو دوانە ئێستا چا دەکەم ئەو سۆر و ئەو پرتەقاڵیە 132 هەردووچیان 132ە، واتە هیچ نازانم فاریزەکەش هەروایە. ئێستا دەچمە لای یەکەم ڕەنووسی خانەی دەیان پاش فاریزەی دەیەک لێرانە نۆیە، لێرەش پێنجە، نۆیەکە گەورەیە واتە نۆیەکەی دەینمە خوارێ، پێنجەکەش لێرە دادەنێم. ئێستا ببورن کەسکەکە لە سەرێ بوو، ببورن سەوزەکە لە سەرێ بوو، لێرانە ئاوهای دەبی لێ بێت. پێنج و نۆیەکەم بەراورد کرد، گوتمان پێنجەکە گچکێ نۆیەکە گەورەیە، کەواتە ئاوهای لێ دێ. 130 لە هەمویان بچووکترە، دوایە 132 دوای دیسان 132 بەس 92 بەش لە سەدی ئەوجە 135. بێگومان ئەوە ئەگەر ئەوە یەک شەرت هەیە، یەک مەرج هەیە، ئەویش ئەگەر ئەو ژمارانەی پێشی فاریزەی واتە ئەو ژمارانەی لە لای چەپی فاریزەی هەمان ژمارەی ڕەنووس بن، لێرە هەر چاریان سێ ڕەنووسینە 130 132 132 135. ئەگەر ڕەنووسەکانیان جیاواز بن ناتوانین بەو جۆرە بەراوردکەین، بەڵام پاش فاریزەی واتە لە لای ڕاستی فاریزەی ئەوە گرنگ نییە، ڕەنووسەکان کوونینە. ئەوە ڕێی منە لە کاتی بەراوردکردن. هیوادارم زۆر ئاڵۆز نەبی، ڕێگایەکە بگەڕێینەوە بزانین گەیشتینە چێندەرێ. ئەگەر تەمەشاکەین ڕیزکردنی کتابەکەش هەروەکو ڕیزکردنی منە 130 132 132 95 و 135. لێرە هەڵەیەکێ دەمەوێت ڕوونی بکەمەوە خوێندکاری ژیر، ئەویش ئەوەیە کە نووسرایە سل واتە سل، ئەو سلە ئێرە سانتیلیتر هێمایە بۆ میلیلیتر، ئەو هەڵەیەکی گەورەیە نابا ئەو هەڵەیان کرد بە لەو کتابی بیرکاری. سانتیلیتر واتە سانتیلیتر نەک میلیلیتر، میلیلیتر دەبی باشتریش وابوو بەڕای من سانتیلیتر ئەوها بنووسرێ سانتیلیتر پێکوە نەنووسرێەوە، میلیلیتریش میلیلیتر، لیتریش لیتر، بەڵام ئەوە ئیدی بەیەکەوە کاندیتیان و دوای نووسرای میلیلیتر ئەوەش هەڵەیە. ئەمە بەشێکە لە لیتر ڕاستە، بەڵام لیتر بەخۆی چییە؟ یەکەم جار لیتر لە سەرەوەیە، ئەوە لیتر بی فەرزکەین
دوایێ 10 لیتر هەیە ئەوجا لەوی بچووکتر سانتی لیتر هەیە ئەوجا لەوی بچووکتر ملی لیتر هەیە ئەو هەدەیە خوارێ جیاوازیەکەشیان دەیە واتە 1 لیتر 10 دەسیلیترە 1 دەسیلیتریش 10 سانتی لیترە 1 سانتی لیتریش نانووسرێ بەداخەوە 1 سانتی لیتریش 10 ملی لیترە ئەویش هەمویان 10 لە مابەینیان هەیە نەتوانم بنووسم سفر بەو قەڵەمەی ئێرە وابزانم ئیدی لەبیرت بێ دەتوانی سفرەکان بۆ لای ڕاستی دووارە نووسی پاش فاریزە زیاد بکە بەبێ ئەوەی بەهای ژمارەکە بگۆڕێ ئەوەشمان باس کرد وابزانم لێرە هاتینە کۆتایی ئەو وانەیەش لەوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ دەکەم هیوادارم هەر خۆش و شاد بی هەتاوانەی داهاتوو